سلااو ڕێز هاوڕانی هێژاییوەدارم باش بن هەر لەسەر قسەکانی برایزل ویستم دوو قسە بکەم. هاوڕیاننی هێژە نامەوێت زۆر درێژی بکەمەوە هەر بە کورتی. هەر ئەو برایزلەی کە ئەمڕۆ ئەو هەموو درۆیە گەورەی کرد دەبەنە من لێتان ناشارمەوە پێم وایە ئەو کابرایە تێکچووە تێکچوونەکەی چۆن هەر ئەو کابرایە لە بیری چوو چەند ساڵێک پێش ئێستا کەمالی سەید قادری زیندانی کرد و 30 ساڵ حکمیدا دواتر بە چاقانەچی ئازادیان دەشیانگۆ ئەوە جاسووسی ئەنتەرناسیۆناڵە باشە. هەر چەند ساڵێک پێش ئێستا کوڕەچکە هەبوو نیازی ناوبوو نیاز وەخت خۆی نیاز هەر پارتیش بوو هەر بەخۆیان گرتیان چەند ساڵێک حکمیشیاندا و کردیانە جاسووسی دەرەجەیەکی ئەنتەرناسیۆناڵ دواتر یەکسەر بەریاندا کەس نەیزانی لەسەر چ گیرە چۆن گیرە و بە لەسەر چش بەردرا. بۆیە هاوڕیان هێژە هەموو قسانەی ئەمڕۆ کردی یعنی ئەم قەوانەی کۆنە یەکەم جار نیە جێمان لێ دەبی و ئاخیر جاریش نابی. بەڵام ئەوەی جێی سەر سوورمانە ئەوەیە لەلای من هاوڕیان بەڕاستی دەبی تۆ خەم لە خۆت بخۆی. شتێک نمایە لە کوردستان بە ناوی دیموکراسیە دیکتاتۆریەتی 100% 4 مانگ کەسێک بگری ڕێگا نەدەی پارێزەرەکەی لە یەک جار زیاتر ینی 72 کەس گیراون تەنها یەک کەس پارێزەری بین ئەوش 5 دقا و یەک پارێزەر دۆسیەکانیان نەبینی و 50 ڕێکخراوی نێودەوڵەتی بەیاننامە لەسەر دەرکا ئەوڕۆ بێ لە بێچای ڕاگەاندنەکان بەبێ شەرم بەبێ عایایی برێ ئەوانە جاسووس بووینە. ئەی هەوارەنگۆ جاسووسی لۆچین دەرمانێکە جاسووسی ئێران بووینە جاسووسی تورکیا بووینە کاکە سەرخان و ژێرخانی مەتان دزی کورە ئەو خەڵکەتان ڕێسوا کرد لە باشوور ینی لەوەی زیاتر چ ئەگەر باز لە باسی جاسووسیە لە باپیرتەوە جاسووس بووی هاتا بە خۆشت ڕادەگە باشە ئەی کەنجە تو بدەینە دادگای سلە تو بکەین ئەم بیر لەوەی ناکەیەوە ئەگەر جاسووسە کەبی جاسووسی دەولی یەکەم جاسووس خۆت و بنە ماڵەکەتی ها لە باپیرت پێداوەراتە دەگاتە تو ئەو هەلە جاسووسیش لێگەڕ ئەگەر مەسەلە تیرۆریستیە بەو زیندانە سیاسیانە دەرەی تیرۆریست ئەی خۆچی جەنا سەردەشتت لە هەولێرێ برد و تیرۆرت کرد سینارێ لۆ داناکردتە تیرۆریست دوای دۆسیەکەت قەپات کرد هەر ئەتو تیرۆرت کرد ئەیە تو چی هەر لە سەردەمی حکومەتەکەی تو ئێستا 20 ناو لۆ دەژمێرم ویداد حوسێن شکوری ڕێکانی پێداوەرە خوارێ هەموو ئەوانەی کە تیرۆر کرد ئەی کەنجە تو بدەینە دادگای ئەی تیرۆریست ئەگەر کەسەکە بی تیرۆریست بی ئەوە ئەتووی نەک ئەو ئازادی خوازانەی بادینان ئەگەر جاشەکە هەبی جاشی ئەنتەرناسیۆناڵ هەبی لە کوردستان تو بنە ماڵەکەتی. دوایین قسەم لە بۆ خەڵکی کوردستانە هاوڕیانی هێژا ئەوە باش بزانن ئەوڕۆ لۆی چوویتە سەرێ بە زیندانیانی سیاسی بادینان کە لە قەڵەمەکی زیاتر هیچکیان پێ نییە و دڵنیاشم هەندێکیان هەتا ئێستا گولەشیان نەتەقاندیە نازان سیلاعش بتەخێنن پێیان دەرێت تیرۆریست ئەی هەوار تیرۆریست ئەی تووچی. بۆیە هاوڕێیان ئەوەتان لە بەرچاوبی ئەوڕۆ شێروانی و هاوڕێکانی لە زیندانن دڵنیا بە سپەی سڕیت و ئەو بێدەنجەی تو ئەو بێدەنجەی خەڵکی کوردستان وا دەکات درێژە بچێشت ئەوە نە یەکەم دەبینە ئاخی تەواو وا مەسروف پێداهاتیە ئەوەزار هەموو ئەوانەی پێشە خۆی ساف کرد لە حکومەتەکەی پێش و مەسروف نێچیری کەلەمچە کردیە و یعنی وچی کۆترینیە قەلۆشی کردیە هەرچی تووکە پێوێ نێشتە ئێستا دەگاتە چێ سڕی ئازادی خوازانە لە چێندە دەستی پێ کرد لە بادینان سپەی دێتە هەولێر دواتر شەقاودایە لە بۆ سلێمانی کورە دواتر هەر دەنگێک بێتن ڕاست کوتی دەکا حکومەتەکی دیکتاتۆری سڕف و دروست بووە ئەوڕۆ خەم مەخۆ قسە مەکە باشە سپەینێ دێ لە دەرکەی تو دەدا بڕوات هەبی دێ لە دەرکەی تو دەدا چێوە دەچی وە من زیاتر کاتان ناگرم هاوڕێیان هێژان ئەوەی ئێستا هەیە ئەوە بە ئاسانی تێپەڕ نابی
دڵنیابن هەموو دنیای تێدەگەێنین ئەوەندەی لە توانامان بێ. دوو بە هەموو شێوازەکی مەدەنیانە پڕۆتستۆی ئەم قسە ناڕاستانەی سەرۆکی حکومەت دەکەین و لێ ناگەڕێن ئەم دۆسیەوە بە ئاسانی تێپەڕبی. ئیتر ڕۆژگار ڕۆژانی لە دوایە ئەو ڕۆتۆ بەوان دەڵێیت تیرۆرست کە هیچ بەڵگەکرد لەکرد نییە. باشە گریمان تیرۆرستن، گریمان جاشی ئەنتەرناسیۆناڵە، دەبیان دەدادگای لێبگەڕێ پارێزەرەکانیان دۆسیەکان ببینی دادگایەکی عادیلانە هەبی چۆن دەکرێت و پێشۆی دۆسیەکە یەکدا بتۆ یەکسەر تاو لۆ داتاشینە. یعنی ئەو بەیاننامەی پارێزەرانی خۆبەخش ئی دۆسیە زیندانیان سیاسی بخینەوە ئاوڕێیان، ینی ئەوە هەر کافیە لە بۆ هەم شتێکی پارێزەر هەتا ئێستا جگە لە شێوانی 5 دقە دیتیتی و هیچ پارێزەرەکیش ڕێگار نەدای وەکیلەکانی خۆیان ببینین و لەوەش خراپتر هیچ پارێزەرە هەتا ئێستا نەیتانیە دۆسیەی زیندانیان ببین کەس نازانی چیە، غامزە. من زیاتر کاتتان ناگرم، کاتە چی خۆش و ماڵاوە هاوڕێیانی هێژە.